دوای دەنگۆی دەستکاریکردنی مینحەکانیان لە پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە زیندانیانی سیاسی لە ئیدارەی ڕاپەڕین گربوونەوەیشی ناڕزایەتیان ئەنجامدا و داوایان دەکرد نابێت دەستکاری مینحەی ماگانەیان بکرێت داواشیان دەکرد یاسای ژمارە 11 2011 هەموار بکرێتەوە و ماوەی یاساکە بکرێت بە 25 ساڵ و مینحەی ماگانەیان هاوتای حکوومەتی عێراق بکرێت. ئەمڕۆ نووسینگەی ڕاپەڕینی کۆمکاری زیندانی سیاسیەکان چەند خاڵێکمان نووسیوە بۆی لەسەر بڕین ماف و امتیازاتی زیندانیان سیاسی کە داوا دەکەن سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی پەرلەمان ئەو خاڵانە کە داوامان کوردەکەم بە هیچ شێوەیەک نابێت دەستکاری مینحەی ماگانەی زیندانیانی سیاسی بکرێت لە پرۆژەی نەدراو بۆ پەرلەمان و هاوشێوەی شەیدان بەدەر بکرێت. خاڵی دووەممان یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەموار بکرێتەوە ماوەی یاساکە بکرێتە 25 ساڵ و مینحەی ماگانە هاوتای حکوومەتی ئیتیحادی بکرێت. خاڵی سێمان ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ نەکرێت ئەگەر ناپێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زیندانیانی سیاسی بخاتە سەر دەستگای زیندانیان سیاسەکانی حکوومەتی فدراڵ و ڕێگا بدات نووسینگە و مەکاتب لە شار و شارۆچکانی کوردستان بکەنەوە لە بودجەی ساڵی 2020 دا جێگیر بکرێت. یەکێکی تر لە داواکاریەکانیان داوا دەکەن حکوومەت و پەرلەمان دەست بۆ کەمکردنەوەی موچەکانیان نەبەن و هەڕەشەی ئەوەش دەکەن هەر کەسێک و لایەنێک لە حکوومەت و پەرلەمان ببێتەوە کاری کەمکردنەوەی موچەکانیان وێنەکانیان لە ئەمنە سوورەکەی سلێمانی هەڵدەواسن. بەرپرسیارەتی مێژوویی بڕینی موچەی زیندانیانی سیاسی وەکو پێش تۆزێ زیاتر قسەمان لەسەر کرد دەیخەینە ئەستۆی ئەو سێ سەرۆکایەتێ بە دەرەجەیەک وە پارتی وێچێتی بڕیار بێ ئەگەر ئەو بڕیارە بدرێ ڕسمەکانتان لەگەڵ ئەوانە لە نێو ئەمنە سوورەکەی هەڵدەواسین کە ئێوەن بوو نەمایەی بڕینی قوتی ئەو خەڵکە ناکرێ بەڕێزان خەڵکێکی بەعسی لە خوارێمە خەڵکێکی زۆرمان ئەوەندەی لەگە عەرە بووین 7 ساڵ من لە ئەبوغرێب بووم خەڵکێکی زیندانی زۆر لەگەڵمان بووە هەبووە لە سەبە تۆمەتی کەمترین هەڵی کردو بەرامبەر بە بەعسی ئێستا لە خوارێ بەعسێکی کە چوا لە زێوی خۆی نووسیوە دوو قات موچەی ئێمە وەردەگرێت دوو قات ئیمتیازاتی ئێمە وەردەگرێت. داوا لە هەرچێک سەرۆکاتەکەی حکوومەت دەکەم بە حکوومەت و پەرلەمان و سەرۆکاتی هەرێم دەست بۆ موچەی زیندانیانی سیاسی نەبن چونکە هەوێنی کوردایەتیە. ئەگەر خەڵک ڕاپەڕینی کرد ئەو حیزبانە لەکوێ بوون لەکوێ با پێم بزانم لەکوێ بوون لە ڕۆژی ئینتیفازەی لەکوێ بوون پێم بڵێن لە ئێرانی پاڵوودا بووە بەڕێزان ئێستا چه حەقێک هەیە دەتوانن بچین موچەی زیندانی سیاسی ببڕن داواتان لێ نەکەم غەڵەتی وان نەکەن ئەو غەڵەتەی بکەن شۆڕژ و بەرپا دەکەم شۆڕژی دەکەم بەرامبەرتان وەڵڵا نەک هەولێرە دەچمە بەغداش دەچمە هەر شوێنێکی مەبەست بێ حازرم خۆ بەکوژم لەسەر مەوزوعی. پرۆژەی چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵە و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان لە کابینەی پێشوو بەهۆی ناکۆکی لایەنە سیاسەکانەوە نەتوانرا جێبەجێ بکرێت و لە کابینەی نوێهەمیش دوای ئەوەی جارێکی تر گەڕێدراوەتەوە حکوومەت تاوەکو ئێستا لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر نەدراوە بەهۆی چەند دەنگۆیەکەوە بەهۆی بڕینی موچە و ئیمتیازاتەکانیانەوە بەشێک لە موچەخۆرانی هەرێمی کوردستان نیگەرانی و دڵڕاوکەیان لا دروست بووە. ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری ڕاپەڕین.